جبو شروعين زدتر لسر در انجام و کارودان پشتی حل بشارتن جواتن پاريزگين عراقي ما ميوانكي برز علي صاحب شروعكار سياسي كول بغداد ديد قلمة دابيتن شفباش برز صاحب تو بخيرات جبو كردستان بستشار بله بخیر بی اما سرتا باس لانجامی هەڵبژاردنەکان بکەین هەڵبژاردنی انجمنی پارێزگاکان بە تایبەتی کە ململانەی نێوان لایەنە شیوع و سونەکانی لێکەوتۆتەوە ئەتوانێت چی لە داهاتووی پرۆسەی سیاسی لە عێراق بگۆڕێت. بەڵێ سەڵاتان لێبێت شەوی ئێوە بینەرانی کوردستان 24 باش لە سەرانسەری عێراقی شەروە دوای ئەوەی کە قۆناغی یەکەمی ڕاگەیاندنی ئەنجامی بەرەوەی هەڵبژاردنەکان کۆتایی هاتوو سەرەڕای ئەوەی کە ڕێژەبژاریکردن لە هەڵبژاردنەکان زۆر کەم بوو چونکە زۆربەی خەڵکی عێراق پێیان وایە ئەم هەڵبژاردنانەی کە کراون هەڵبژاردنێکە هیچ پەیوەندی بەوانەوە نییە و تەنیا هەڵبژاردنی پارتولایەنە سیاسیەکانە لە باشوور و ناوەڕاستی عێراقدا بەڵام ئەوە ئەنجامانەی کە دەرکەوتون ئەنجامی سەرسوڕهێنەر نەبوون چونکە ئەو ئەنجامانەی کە بینیومانە هی ئەو لایەنانەیە کە دەسەڵاتیان هەیە و پارەیان هەیە ئەوانە براوەی هەڵبژاردنەکان و دەنگیان هێناوە لە کاتێکدا هێزە جەماوەریەکان و هێزە سەربەخۆکان نەیان بردوتەوە چونکە نەپارەیان هەیە سیاسەتی پێ بکەن و دەنگ و کارتی بایۆمەتری لە خەڵکی بکڕن نەتوانێت ئەوەشیان هەیە کە جەماوەرێکیان هەبێ بچێتە لایەن و دەنجیان پێ بدات جوادە ڕەنگە لایەنی عەشایەری و هەروەها لایەنی خێڵگەرایش کاریگەری لەسەر ئەم بابەتە هەبوو بێتەوە پشکێکی بەرکەوتو بێت لەم هەڵبژاردنەدا بەڵام بە شێوەیەکی گشتی زۆربەی پێکاتەکان دەگەڕێنەوە باری پێکێنانی هاوپەیمانی وەکو ئەوەی کە لە هەڵبژاردنەکانی پێشووتر و هەڵبژاردنی پەرلەمان لە ساڵی 2021 بینیمان هاوڵاتی عێراقی هەرگیز گەشتبین و دڵخۆش نەبووە بەم ئەنجامانە و بەم هەڵبژاردنانە کە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانە هاوڵاتی عێراقی وای ئەوەیان دەخواست کە حکوومەتی عێراقی لە زیاتیەمە خزمەتگوزاریان پێشکەش بکە لە کەرتی پەروەردە و تەندروستی و فێرکردن و تەواوی ئەم بوارانە ئەگەرچی ئەنجومەنی پارێزگاکان دەبێت ئەم ئەرکە جێبەجێ بکات بەڵام زۆرینە لەسەر ئەو ڕایەوە پێی وایە کە ئەم ئەنجومەنانە ئەنجومەنی پارێزگاکان کۆپیەکی بچووکراوەی پەرلەمانی عێراقی دەبێت و بۆ پێکێنانی پێکاتە سیاسیەکان کە هەمیشە لەم ناوچەیە چوونەتە بەردەم بەرپرسیارەتی و یاخۆچوونەتە بەرژەوەندەکانی خۆیان ئەو دەنگدەر و ئەو خەڵکێک و بەشداری هەڵبژاردنان ئاکریە هەنی چاوەڕێی هیچ گوهرینەک و خزمەتگوزاریەکە ژوان هێزولانên سیاسی نەکەتن ئەوێن ku دەنگ پێداینە ku di demekê de propagandeyên helbijatinan dehan û hezaran soz û belên dayne xelkî ku dengî bidene me wê guhrankariyên rîşeyî dê encam bideyn. بە هیچ شێوەیەک هاوڵاتی عێراقی خەڵکی عێراق پێی دەگوترێت زۆربەی خەڵکی پێیان دەگوترێت زۆرینەی بێدەنگ ڕێژەی 180 خەڵکی عێراق لەو کەسانن کە نەچوون دەنگ بدەن و ڕویان لە سندوقەکانی دەنگدان نەکردووە تەنانەت لە دەرەوەی چوارچێوەی ڕەوتی سەدری و هەروەها سەدریەکان خەڵکێکەنە بایکۆتیان کردووە ئەمە جگەلەوەی سەدریەکان و ئەوانەی شوێنکەوتەی بەڕێز موقتەدا سەدرن دەنگیان نەداوە لەلایەکی دیکە خەڵکێکن کە سەر بە هیچ داهێنێک نین بەشداری نە لەم هەڵبژاردنیان کردووە نە لە هەڵبژاردنی پەرلەمان لە ساڵی 2021 بۆیە ئەو ڕێژەیە کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان باسی کردووە زۆربەی عێراقیەکان تەنانەت چاودێرانیش گومانیان لەم ژمارانەی کۆمیسیۆن و ئامارەکە هەیە لەبەرەوەی ڕێژێ بەشداریکردن زۆر کەم بووە لە هەڵبژاردندا ئەو جەماوەرە عێراقیەش کە هەیە باوەڕی بە کۆمیسیۆن نییە و گەشتبینیش نییە بەم هێزە سیاسیانە و ئەوانەی کە دەنگیشان هێناوە چونکە پێشتر ئەزمموی ئەمانیان بینیوە شانیان داوە بە پێی دەستوری عێراق سیستمی دەوڵەتی عێراق لە ڕووی سیاسی و کارگەڕیەوە سیستمێکی لامەرکەزیە و ئەنجومەنی پارێزگاکانی شێکێک لەو ناوەندانن کە وەکو هەرێمێک مامەڵیان لەگەڵ نەکراوە بەڵکو دەبێت دەسەڵاتەکانیان لامەرکەزی بێت ئایا لە دوایام هەڵبژاردنە جارێکی دیکە حکوومەتی عێراق ئامادە دەبێت دەسەڵات بۆ ئەنجومەنی پارێزگاکان شۆڕ بکاتەوە یان نە؟
بەدڵنیاییەوە بە گوێرەی یاسای عێراقی و یا دەستوری عێراقی ئەوە هاتووە کە پێویستە حکوومەتە خۆجێیەکان خاوەن بڕیار و بڕیار بەدەست بن لەبارەی ئەو بڕیارانەی کە لەبارەت بە پارێزگاکان دەردەکرێن و پەیوەندیان بە هیچ وەزارەتێکەوە نییە، هیچ دەسەڵاتێکیشیان بەسەردا ناڕوە و کەس ناتوانێت فەرمانیان بەسەردا بکە، تەنانەت بودجە و سیستەمی دارایی تایبەت بەخۆیان هەیە. بەڵام ئەم ئەنجومەنانە چونکە لە ڕەحمی حیزبەکانەوە دەرهاتون و ئەوڕا لە ڕەحمی لایەنە سیاسیە دیاریکراوەکان دەرهاتون، فشاریان لێ دەکرێت و سوودمەندی یەکەمی ئەم ئەنجومەنانە و ئەم هەڵبژارنانە تەنیا خودی پێکاتەکان و حیزب و پارتە سیاسیەکان دەبن. دۆڕاوی یەکەمی شاوڵاتی عێراقیە کە هیچ سوودێک لەم هەڵبژارنانە نابینێت، چونکە ئەو پارانەی کە تەرخان دەکرێن لە بودجێ عێراقی بۆ ئەنجومەنی پارێزگاکان دوجار ئەو پارەیە دەچێتە پرۆژەی وەهمی، پرۆژەیە کە بوونیان نییە، پرۆژەی پەککەوتوو لە کارکەوتوو. زۆربەی ئەم پارێش دەچێتە گرفانی کەسەکانی دیکەوە. هەر لە ئێستاوەش فرۆشتنی پۆستەکان لە پارێزگاکان دەستی پێکردووە، جاچی لە بەغدا بێت یاخود لە پارێزگاکانی باشوور بێت. بۆیە هاوڵاتی عێراقی کاتێک دەڕۆی لێی دەپرسی گەشتبینی بەم هەڵبژارنە پێت دەڵێ نەخێر هیچ گەشتبین نیم، چونکە ئەمە ئەنجومەنانە لە ڕەحمی پێکاتە سیاسیەکان و دەرهاتووە کە ئێمە 20 ساڵە ئەزمموی ئەوانمان کردو و هیچ شتێکیان بە هیچ شێوەیەک پێشکەشی ئێمە نەکردو. ئەم پارێش هەمیشە بۆ ئەوان ڕۆیشت و بۆ بەڕێوەبردننی هەڵبژارنی خۆیان بووە. هاوڵاتی دەیەوێت سوود ببینێت. زۆر باشە، سپاس بەرز ساحب. بەڕێز عەلی ساحب شرۆڤەکاری سیاسی لە بەغداد گەلما بووی. سپاس بۆ شرۆڤەیەن هەر بژیت.